بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لیژنەی کاروباری ئەمنی و مافی مرۆڤ و کۆمەڵی مەدەنی لە پەرلەمان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەزارەتی ناوخۆ و ڕای گشتی بابەت یادداشتی ناڕەزایەتی بەشێک لە ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان دوا بە دوای 6 ساڵ تێپەڕین بەسەر قەیرانەکانی هەرێمی کوردستان و بەردەوامی خراپی باری دارایی بژێوی هاوڵاتیان و فەرمانبەران و مامۆسایان نەبوونی ڕێگەچارە و دەرچەی گونجاو بۆ دەربازبوون و تێپەڕاندنی بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ داواکردنی مافەڕەواکانیان خۆڕسکانە و بە شێوازێکی مەدەنی و دوور لە هەرکردەیەکی تونند و تیژی ڕژانە سەر شەقامەکان و خۆپشاندانیان ئەنجامدا. لە سەرەتای دەربڕینی ناڕەزایەتیەکان چ لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە و چ لە هەردوو ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین بەشێک لە کادری بارەگە حیزبەکان و هێزە ئەمنیەکان بەو پەڕی نابەرپرسیارەتیەوە مامەڵەیان لەگەڵ خۆپشاندەرانە کرد تا گەیشتە ڕادەی بەکارهێنانی تونند و تیژی کە بەداخەوە چەندین شەهید و برینداری لێکەوتەوە و لە هەمان کاتیشدا بەشێک لە خۆپشاندەران و چالاکەوان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە گیران و ڕاپێکی زیندانەکان کران. دۆخی خراپی خۆپشاندەران و بەکارهێنانی تونند و تیژی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە گەیشتە ئەندازەیەک کە هەرێک لە نێردەی نەتەوە گرتوەکان بۆ هاریکاری عێراق یۆنامی و بەشێک لە قونسوڵی وڵاتان بەڕاگەیاندرا و بەیاننامەکانیان سەرکۆنەی بەکارهێنانی هەر جۆرە تونند و تیژێکیان کرد و پشتیوانیان دەربڕی بۆ داواکاری خۆپشاندەران. ئەوە جگە لە ڕووماڵی بەردەوامی کەناڵە جیهانی و عەرەبیەکان. بۆیە ئێمە وەک ئەو ڕێکخراوانەی ناومان لە خوارەوە هاتووە لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە ڕابردوو ئێستا و داهاتوش خۆمان بە بەشێک لەو دەنگە ناڕازیانە دەزانین کە لە بەشێکی زۆر لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان سەری هەڵداوە بوو بڵێ سەی سندووە. ئیدانە و سەرکۆنەی هەر جۆرە تونند و تیژێک دەکەین کە بەرامبەر بە خۆپشاندەران ئەنجام دەدرێت. پاڵپشتی داوای ڕەوای هاوڵاتیان و فەرمانبەران و مامۆسایان و گەنجان دەکەین بۆ داواکردنی مافەڕاواکانیان بە شێوازێکی هێمنانە و شارستانیانە دوور لە هەر کردەیەکی تونند و تیژی چونکە پشێوی و بەکارهێنانی تونند و تیژی خزمەت بە ئامانج و داوای ڕەوای خۆپشاندەران ناکات. هەر لێرەشەوە سەرخۆشی و هاوخەمی خۆمان دەرێنین بۆ بنەماڵەی شەهیدانی خۆپشاندەران. هیوای زوو چاکبوونەوەش بۆ برینداران دەخوازین. لەگەڵەوەشدا بە هەموو شێوەیەک دەستبردن بۆ مڵکی گشتی و سەرماڵی هاوڵاتیان ڕەت دەکەینەوە بەکارێکی نابەجێ و دوور لە عورفی کۆمەلگای کوردی دەزانین. هەر بۆیە لەم چەند خاڵەدا ئەم داواکاریانە دەخەینە ڕوو تا هەرچی زووە لەلایەن پەرلەمانی کوردستان و حکومەت هەرێمی کوردستانەوە کاری جدی لەسەر بکرێ. یەکەم هەرچی زووە کار بکرێ بۆ جێبەجێکردنی داوای ڕەوای خۆپشاندەران. دووەم هەنگاوی کردەیی بنرێت بۆ باشترکردنی گوزەرانی هاوڵاتیان و دابینکردنی شایستە داراییەکانی موچەخۆران. سێهەم پاراستنی سەلامەتی خۆپشاندەران بسپێرێت بە هێزی چالاکە مەدەنیەکان و پۆلیس. چوارەم دەست بەجێ ئازادکردنی تەواوی خۆپشاندەران لەسەر جەمشار و شارۆچکەکانی هەرێم. پێنجەم بڕیاری ڕاگررتنی بەسەر بازگەکردنی شار و شارۆچکەکان. شەشەم دوورخستنەوەی هێزی پێشمەرگە و هەر هێزێکی تر لە دەرەوەی هێزی چالاکە مەدەنیەکان و هێزی پۆلیس لە ناوەندی شار و شارۆچکەکان. حەوتەم پێکێنانی لیژنەیەکی باڵا لە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی وەزیران بە مەبەستی دەستنیشانکردن و لێپرسینەوە بە ساگەیاندنی ئەو کەس و لایەنانەی کە تونند و تیژیان بەرامبەر خۆپشاندەران کردووە. بەشێک لە ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان 12/12/2020 داوا ئەەکەم لەم حکومەتە بزانین ئەم کوڕانەی ئێمەیان بۆچی گرتووە کە مدافعیان کردووە لەسەر بێقاچ و بێدەس و چاو و کوێر و شەل و بێوەژن و هەتی و ماڵوێران. یعنی چیان کردووە کە گرتوونیان؟ ئەم قووەتەیان هاوردووە بۆ سلەیمانی بۆ زەمانی زەعیم سدیقە 180 کەسی کردە ژێر خۆڵەوە. ئەم میلەتە هەر بەو چاوە سەیرەکەن. بەخوا با پێیان بڵێم یەکێتی بە سلەیمانیەوە ماوە، پارتی بە سۆرانیەوە ماوە. دوعا بکەن ئەم گەنجانە بێم زەڕەت بن، لە بەڵا بە دوور بن. واللهی دڵیان بێشێنن غەدرەکەن. کاکە بۆ خاتری خوا ڕجاکەم لەم حکومەتەی خۆمان هەتا ئێستا 10 ساڵە خەڵک هەرەڵێ حکومەتی خۆمانە. حکومەتی خۆمان ئەبێ چاویان لەم گەنجانە بێ، ئەبێ زوڵمیان لێ نەکەن. ئەوانە بگرن، ئەوانە سزابن کە بە بەلاش خەڵکە کوژن، چونکی خوێن ڕشانن گاڵتە نییە. دوا ڕۆژ دوشمنایەتی لێپەیا بێ. ئەمانە کەسیان هەیە، مناڵیان هەیە، برایان هەیە. ڕجاکەم لەو قایدانە لەم ڕۆڵەی کوردستانە کە سوڵتەیان بەدەسە
گەنجەکان نەچەوسێنەوە حەقیان بەنەدەست ورێژە هیچ پەیوەندیتان هەبووە لەگەڵ زیندانیەکان ئازار دراون نازانم پێیان نەوتوویت